لا یاریەکانی هەفتەی سێمی خولی ناوی کوردستان لە پیرمام ئارەڕات و زاخۆی خاوەن چوارخاڵ بێگەیشتن. هەردوویانە ڕکابەری وەرگرتنی پێشەنجیان دەکرد بە سەرکەوتنیش پێی دەگەیشتن. لا یەکەم دەرفەتی یاریەکە و لە خولەکی 11 لە ئەنجامی فشارەکانی ئارەڕاتی خاوەن ماڵ بەرگریکارانی زاخۆ گۆڵێکیان لەسەر خۆیان تۆمار کرد و ئارەڕاتیان پێشخست. لە نیوە یەکەم یاریەکە هەردوو تیپ بە ئاستێکی مامناوەن دەردەکەوتن و کەمترین مەترسیان لەسەر گۆڵ یەکتر هەبوو. لە نیوەی دووەم لەگەڵەوەی ئاستی هەردوویانە لە یەکەوە نزیک بوو، بەڵام زاخۆ زیاتر هەوڵی بۆ گۆڵی یەکسانی دەدا. ئارەڕاتی زەردپۆشیش دەرفەتی بە میوانەکەی نەدەدا لە گۆڵەکەی نزیک بێتەوە. هەر بۆیە زاخۆی سوورپۆش لە دوورەوە بە لێدانەکانی فشاری خست بۆ سەر گۆڵی ئارەڕات. لە خولەکی 57 مەحموود حاجی لە زاخۆ کارتی زەردی دومی بەڕوو بەرزکرایە و بە کارتی سوور کرایە دەرەوە. ئەمە ئەرچی زاخۆی تەواو قورس کرد و وای کرد ئارەڕاتیش بیر لە گۆڵی دۆم و دڵنیایی بکاتەوە. بەڵام لە کۆتایی ئەنجام سەرکەوتن بوو بە گۆڵێکی پاک بۆ ئارەڕات. یاریەکە یەک لە یاریە دەتوانم برێن بە هێزەکانی ئەم ساڵ بچووکە ئەوانیش پێویستیان بە فەوز بوو، ئێمەش پێویستمان بە فەوز بوو. من وەکو یاریەکانی پێشوو یاریان نەکرد یاریەکەمە، بەڵکو یەک لایەنە باشەکانی کوردستانە ئەم ساڵ زاخۆ مەجموعەک شەبابی یاریزانی دروست کردە. ئێمەش یاریزانەکانیمە تۆزێک ئەویان بە هەر قۆزیەوە کە ئەمانە یاریزانی شەبابن بەستوانیمان سێ خاڵەکە بەدەستبین فەوزەکە لۆمە میم بوو لەوانیش میم بوو ئەوان بە خۆشیان گۆلیان لە خۆ کردواتە غەڵەتیان خۆر بوو لە خوای بە زیادی بردمانەوە دەوریش ئەوڕۆ فەوزە کەس نار لێت ناپرسی باش یاری بکە باش بێری بکە هەمووی دەرێ بەس ببەوە ئێمەش بردمانەوە بەس دەتوانم برێم فرسەتیت کەشمانە بوو ئەوانیش فرسەتیانە بوو تیپەشی زۆر باش بوو ڕێز و احتراماتم لۆیانەیە زاخۆ مستەقبەلەکی باشیە ئەو شەبابە و ئێمە بردمانەوە زۆر سوپاسیان دەکەین. بەم شێوەیە ئەڕات پێشەنجیانەکانی خولی ناوی کوردستانی گرت بە 2 سەرکەوتن و 1 سانیەک و بووە خاوەنی 7 خاڵ. زاخۆش بە 4 خاڵ لە خانەی شەشەم دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان پیرمام.